لە هەولێر مەراسیمێک بۆ 34هەمین ساڵ یادی ئەنفال بەڕێوە چوو. مەراسیمەکە لەلایەن چەند ڕێکخراوێکەوە ئامادەکاری بۆ کرابوو وا بڕیار بوو لە نێو مۆنومێنتی شەهیدانی هەولێر بڕێوە بچێت، بەڵام ڕێگە نەدرا کە سوکاری ئەنفال و ڕێکخراوەکان بچن بۆ نێو مۆنومێنت و لەبەر دەرگای مۆنومێنتە تەواو نەکراوەکەدا بەیاننامەکەیان خوێندەوە کە تیایدا داوا دەکەن بکەرانی کارەساتەکە دەستگیر بکرێن و بە سزای یاسایی بگێنرێن. لیستی داواکاریەکانمان کەم دەکەینەوە بۆ یەکەم دادگاییکردنی تۆمەتبارانی ئەنفال کە لە ڕێکەوتی 25/2007ەوە بڕیاری دەستگیرکردن و دادگاییکردنی بەشێکیان دەرچووە لەلایەن دادگای باڵای تاوانەکانەوە. داواکاری ناوەکانیان بدرێتە پۆلیسی ئەنتەرپۆڵ و دام و دەستگاکانی کوردستان وەک تاوانبار بیان ناسن و حیزبەکان بە تایبەت دەسەڵاتداران لە ڕیزەکانیان دەریان بکەن و ئەستۆپاچی خۆیان دەرببڕن لە بوونی تاوانبارانی جینۆساید لە ڕیزەکانیان. دوو، هێنانەوە ڕووفاتی قوربانیان و ئەنجامدانی پرۆسەکانی شیکاری لە زووترین کاتدا بۆ ناسینەوەیان. نوێنەری ڕێکخراوەکانیش دەڵێت شوورەییە بۆ دەسەڵاتێک ڕێگری بکات لە هاوڵاتیەکانی تاکو لە یادی ئەنفالدا لە ناو مۆنومێنتی شەهیداندا بەیاننامەیەک بخوێننەوە. ئەو 423 تاوانبارانەی ئەنفال کە باسیانی کرد زۆریان معزەز و مەکەڕەم دیوەخانانیانێ ئەپارێزریان تەعزیانێ یادی ساڵانەیان بۆ دەکرێتەوە یا کە دەمرن یادی ساڵانیان بۆ دەکرێتەوە یادەکەی ئەوان لە یادی ئەنفالکراوان گەلێ گەورەتر و بەرفراوانترە بۆیە و هەموو ئەمانەش دەسەڵاتدار لێ بەرپرسە کە نایە کە هەموو ڕێگرێک دەکات لە بەردەوبن تەنانەت قوربانیان مافەکانی خۆشیان جێبەجێ بکەن. بۆیە بەرامبەر بەوە و بەرامبەر بە هەموو داواکاریەکانی تر بە تەواوەتی ئێمە ناڕازی دەرەبڕین. دوای 34 ساڵ لە کارەساتی ئەنفال تاکو ئێستا کە سوکاریان لە چاوەڕوانی ڕووفاتی شەهیدەکان و سزادانی بکەرانی ئەو تاوانەدان دەسەڵاتی کوردی کەم تەرخەم بووە لە ئاست ئەو دۆسیەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.